ئەمڕۆ 1/11/2017 بەڕێز مەسرور بارزانی راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە فرانک بێیکر بالیۆزی بەریتانیا و شاندی یاوەری کرد. لەم دیدارەدا گفتوگۆ لەسەر دوا پەرەسەندنەکانی نێوان هەرێمی کوردستان و وبەغدا کرا و بالیۆزی بەریتانیا نیازی خۆی بۆ پتەوکردنی زیاتری پەیوەندیی ولاتەکەی لەگەڵ هەرێمی کوردستان دووپات کردەوە و ئاواتی خواست کە هەرچی زووترە جوڵە سەربازیەکان کۆتایی پێ بهێنرێت و هەولێر و وبەغدا لەسەر مێزی گفتوگۆ بەپێی دەستور کێشەکان چارەسەر بکەن. راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێم لە پەیوەست بە هێرشی سەربازی بەغدا بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دیکە ئاماژەی بۆ ئەوەدا کە نزیکەی سەدەیەکە لە عێراقدا هێزی سەربازی بۆ سەرکوتکردنی خواستی کورد بەکاردەهێنرێت، بەڵام ئەو کردارانە بێ ئەنجام بووە، بۆیە پێویستە بەغدا لە جیاتی سەپاندنی هێز بیر لە ڕێگە چارەی ئاشتیانە و گفتوگۆ بکاتەوە. هەروەها بەڕێز مەسرور بارزانی ئاماژەی بۆ ئەوەدا کە لە بەغدا زۆر باسی جێبەجێکردنی دەستور دەکرێت، بەڵام ئەو ڕێکارانەی لە بەرامبەر هەرێم دەگیرێنە بەر سیاسین و پێشێلکردنی زەقی دەستورە. ئەگەر بڕیاریشە دەستور جێبەجێ کرێت، پێویستە هەموو دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت. راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی ئاواتی خواست کە هەرچی زووترە دانووسانەکانی هەولێر و وبەغدا لە بواری سەربازیەوە بۆ بواری سیاسی و ئیداری بگوازرێنەوە و کۆتایی بەو گرژیانەی ئێستا بهێنرێت.